ئەم لڤرن لێکی گولان ئەم سەر سیاسەتە کوردستانی دەنگن بەس ئەم سەر کارێ خۆشی دەنگن هەر ساڵ ئەم تێنە بر خەلک لڤرن لمە دەحسێنن کارێ ما ئەم خوازن کورداتیە قەوینکن لە بس لكردستان جي لكردستان باشور باكور وروجافا وش بوي ولام إيرو هاتنا بر I'm living here from 2 years and a half, and I like to enjoy May Day in Berlin, in Kreuzberg. For the first time, I enjoy this party, this Workers' Day, let's say. I found a really interesting city with workers, a social activity, a very strong social activity. And I found really interesting. Мы трудящиеся, мы всю жизнь трудились, и поэтому это наш день. Это день, в который мы радуемся и надеемся, что вновь вернется время, когда человек труда будет главным. Потому что только труд создает богатство все на свете. Но требование справедливость должна восторжествовать. Но народ должен выбрать свой путь, вернуться к своим истокам и сказать, что капитализм уже нам не нужен. Ихний красный художник. زۆرخۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ لە هەشتمین فێستیڤاڵی باڵاکایەتی بەشدارم کردو لە ناحیەی گەڵاڵەوە هاتوین. بەڕاستی شتەکان هەمیان زۆر سەرنجیاڕاکێشان تایبەت ئەو کۆکەی سەرم کە پێشتر ئافرەتان بۆ جوانی بەکاریان هێناوە. ساڵانە فێستیڤاڵی باڵاکایەتی ئەنجام دەدەین کە هەشتمین فێستیڤاڵە و ئامانجمان لە سازدانی ئەو فێستیڤاڵە بۆ ئەوەیە کە نەریت و دابوو نەریتی باو باپیرانمان کە لە پێشوو هەبووە بۆ بژێوی ژیانیان و لەو ناوچەیە بەڕێیان کردووە هەوڵ دەدەین کە ئەو دابوو نەریتانە بەنەوەی ئێستا و داهاتوو بناسێنین بۆ ئەوی لەبیری نەکەن کە باو باپیرانمان بە چ شێوازێک ژیانی ئەو ناوچەیان بەڕێ کردووە.